بارزان هەروەها گوت divê dema hestiyar de gerekek rêziya Kurdan pêk werê û nakokiyên siyasî werin çareserkirin. نەکۆکی سیاسی بوونەمەوەخانە ڕۆژاوای کوردستانی دەنەخەسم و ئیرۆ ڕۆژاوای کوردستانی دەبن مەترسیکێک مەزندایەک و ئەم بەر ئارمانجن ژ تۆریستە هەری مەزن و ئیرۆ دیژیهانێ دەبۆ ئێریشی سەر ناوچەیە دەکێ یعنی پێویستە ئیرۆی کرێزیاتە بەرا کوردی وەرخستن وەرێکردن ژ بەرک و ئەم دکاربن مافی خۆی چارەسۆک و ملەتێک لەسەر ئاخا خۆ دەژین وەکو دیرۆ وەکو جیبوتیکا کوردستانی یەکێریزیە ملەتی کورد هێریان ئەوە ئەس هێویتکەم کو پێشە ڕۆژێدا نەخەسم ڕۆژنامەوان نەو نەگرتن ژبەر ڕۆژنامەوان ئەو وجدانی گەری خۆنا ئەو نەرینی ملەتی خوا نەرینی جواکە خۆکو دە بەهێزنا ملەتی ژیهانە بێت هەوالیژی و مخابن و ئیرۆ